نووسینەوەی دەستور ئەو گرەی لە سەرەتای خولی پێنجەمین پەرلەمانی کوردستانەوە هەوڵی کردنەوەی دەدرێت و تا ئێستا نەکراوەتەوە و هەنگاوی کردداری بۆ کردنەوەشی نەنراوە. پەرلەمانی کوردستان هەرچەندە بەهۆی ناکۆکیەکانی دوو حیزبی دەسەڵاتەوە ماوەی چەند مانگێکە کۆبوونەوەکانی ڕاگرتووە، بەڵام لە ئێستادا لە ڕێی ڕێکخستنی وەڕکشۆپێکی تایبەتەوە دەیەوێت جارێکی تر چێشتی نووسینەوەی دەستور گەرم کاتەوە. سەرۆکی سەنتەری توێژینەوەی پەرلەمانی کوردستانیش دەڵێت پرسی حکومڕانی و ئاین و دەوڵەت گرنگترین ئەو پرسانن کە ناکۆکی لایەنە سیاسیەکانی لێسەرە. بەشێکی زۆر خاڵەکان مەسەلەی سیستەمی حکومڕانیە، مەسەلەی ئاینە لەگەڵ دەوڵەت کۆمەڵێک مەسەلەی ترە کە لە زۆر وڵاتی کە چارەسەر کرایە ئەو کێشانە پێم وانییە ئەوەندە قوڵ بن، بەڵام ڕەنگە کەمتر ئیشی لەسەر کرابی و ئێستان بە دەمانەوێت ئەو مەسائلان لە ڕێگەی و ڕاهێنەرە نێو دەوڵەتیە کە کەسێکی شارەزایە لە زۆر وڵاتانی جیهان لە بەشدار بۆ لە نووسینەوەی دەستوری هەرێمەکان وڵاتان بتوانین سیاغەی یان دەستەواژەی گونجاو بدۆزینەوە بۆی بتوانین بگەینە چارەسەر لەو مەسەلان. لە ساڵی 2018 و لەگەڵ تەواوبوونی خولی چوارەمی پەرلەمان کارەکانی لیژنەی نووسینەوەی دەستور پەکی کەوتو تا ئێستاش لیژنەکە کارە نەکراوەتەوە. یاساناسێکیش پێی وایە سەرکردایەتی سیاسی کورد مەبەستی نییە لە ئێستادا دەستور بنووسێت، هەر بۆیە ڕێکارەکانیشی پەک خراوە. ئەگەر ئامادەسازیەکان ئەوکانی دیکەی هەموو لەگەڵ نەبێ لەوکو سەروەری یاسا وەکو ڕێزگرتنی ئەو دەقانەی خۆ دەریەکەی ئەم دەقانە بەر بەمردووی لەدایکە بن واتە بۆ جێبەجێکردن نابێ. بەڵام باوەڕم وایە قیادەی سیاسی کورد لە کاتی ئێستادا ئارەزووی نییە دەستوری هەبێ و هیچ دەقێکی یاسایشی هەبێ، بۆیە باوەڕی بە سەروەری یاسایی نییە. هەرچەندە لە ساڵی 2005 دەستوری عێراق نووسراوەتەوە و بەپێی ئەو دەستورە فیدراڵیەش هەرێمی کوردستان دەتوانێت ببێتە خاوەنی دەستوری خۆی، بەڵام دوای چەندان هەوڵ و هەرجارە و بە بیانوویەکی جیاواز تا ئێستا هەرێم نەیتوانیوە ئەم دەرفەتە بقۆزێتەوە و ببێتە خاوەنی دەستوری سربەخۆی خۆی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.